سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم دووتەوە گفتوگۆی لەسەرەکەین تەوەری یەکەمان کۆدەنگی نێوماڵی کوردی و گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان و ضرورەتی ئەم گفتوگۆیە و ئیدامەدان بە گفتوگۆ بۆ چارەسەرکردنیە و گرفتانی کە هەن لە چوارچێوەی هەرێمی کوردستان و بە ئاڕاستەی بەغداشدا دیارە لە بەغدا حکومەتی نوێ دەست بەکار بووە مستەفا کازمی داوای کردووە کە وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکاتەوە بۆی کە گرفتەکانی نێوان هەولێر و بەغدا بەلایەکدا بکەوێت و بەرەو ئاڕاستەی چارەسەر بڕوا و دیارە وەفدی هەرێمیش بەتەما هەیە لەم هەفتەیەدا سەرتانی بەغدا بکاتەوە بەشێک لە گفتوگۆکانی تەوریەکەمان تایبەتە بێ بە شێواز و مامەڵەی هەرێم لەگەڵ بەغدا و کۆدەنگی و یەکستراتیژی کورد چ بۆ دیاریکردنی کەسایەتیەکان و پۆستە جیاوازەکان لە بەغدا چ بۆ ئەو ئامان جوداوایانی کە کورد هەیەی لە چوارچێوەی عێراقدا بەپێی دەستوری عێراقی تەوری یەکەممانە بێت تەوری دۆمیشمان تایبەتەکەین بە دۆخی بازاری وزە و ئابووری جیهان هەرچی تایبەتە بە دەزیرکردنی تیمی ڕۆژنامەوانی گەلی کوردستان و دەستگای میدیایی بادینان پاش چەند سەعاتێک لە دەست بەزەرکردنیان کەمێک بەر لە ئێستا پێشەوەی بێم بەرنامەی گەرماوگەرمەوە بە ڕێزان ئاگاداریان کردینەوە کە تیمی ڕۆژنامەوانی گەلی کوردستان و دەستگای میدیایی بادینان ئازاد کراون دیارە ئەویش لە چوارچێوەی ڕووماڵکردنی خۆپیشاندانی مامۆستایان و هاوڵاتیانی شاری دوهۆکدا بوو بۆ داواکردنی موچە و پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان خۆیان کە داوایان کرده بوو مامۆستایان و فەرمانبەران کە موچەکانیان دابین بکرێ و شایستەدارایەکانیان سەرف کرێ و لە کاتی خۆیان موچەکانیان وەربگرن ئەو تیمە ڕووماڵی ئەو خۆپیشاندانانیان کرده بوو و دەست بەسەر کرابوون و کەمێک بەر لە ئێستا بەر لە دەستپێکردنی بەرنامەی گەرماوگەرم ئازادکران لە تەوەری یەکەمدا میوانداری بەڕێز کاروان ئەنوەر ڕۆژنامەنووسمان کردو کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانەیە کا کاروان بەخێر بی سوپاس بۆ ئامادەبوون کا کاروان ئەوەی کە هەیە ئێستا یعنی ناو بەناوە لە هەرێمی کوردستان دۆخێک دێتە ئاراوە کە یعنی شڵەژانێکی سیاسی و شڵەژ لێکترازانێک لە پەیوەندیەکانی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە دروست دەکات بە تایبەتی ترەگەر ورتری کەینەوە دوێزە سەرکیەکەی هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانن هەچ کاتێک کە جۆرێک لە گرژی لە نێوان ئەم دوێزەیە هەبێ جۆرێک لە دووری لە نێوان ئەم دوێزەیە هەبێ شڵەژانێکی سیاسی لە هەرێمی کوردستان دروستە بێ باشە یعنی بۆچی ناتوانین بە گفتوگۆ بۆچی ناتوانرێت لە هەرێمی کوردستان مێزی گفتوگۆ یعنی ئیتر سەنگی مەحەک بێ و لەوێ شتەکان یەکلایی بکرێتەوە بۆچی ئێمە هەر دەبێ یعنی میدیاکان بۆ ڕوژێنین هەر دەبێ خەڵکی لابەلا قسە لە پەیوەندیەکانی نێوان هێزە سیاسیەکانە بکە هەندێک لە سەرکردەکانی ئەم هێزە سیاسیانە نامەسئولانە قسە بکەن بەرامبەر بە پەیوەندیەکان بۆچی دۆخەکان دەگەن بەمە مانو نەبێ ئارام ئێوارەی بینەران باش بێ ڕۆژووی هەموو لای قبول بێت و سوپاس بخۆش بۆ بەربوونی تیمی گەلی کوردستان و بادینان سات و سەردەم ڕۆژنامەنووسانی دەڤەری دهۆک بەڕاستی تام خبرێکی هەم خۆش بوو هەم ناخۆش بوو لە هەمان کاتاکە ڕۆژنامەنووس بۆچی دەستگیر کرێت کە دەستگیری شەکرێ بێت و ئابکەیت و پاڕێتەوە کە ئازاد بکرێن ئەزمموی کورد سەرمانوێتی لەوەتی ئێمەی کورد هەین هەر کاتێک کە ماڵی کورد پشێوی تێکەوت بێت ئاژاوی تێکەوت بێت هەر لە سەردەمی ئیماراتەکانەوە هەر لە ئەتوانم سەرجەمی نوشینەکانەوە کورد هیچی بە هیچ نەبووە ڕەنجی بە باڕۆشتووە تاکە دەستکەوتێک کە هەی بوو بێ ئەگەر بیری لێ بکەیتەوە لەو کاتانە بووە کە کورد یەکدەنگ بووە هەتاوەکو بەری کوردستانی دروست نەبوو لە کۆتای هێشتاکانە بە هیچ شێوەیەک کورد هێزێک نەبوو کە حسابی بۆ بکرێت لە بەرەوەی شەڕی براکوژی دروستە بێت لە بەرەوەی کە قات و قڕی دروستە بێت لە بەرەوەی کە هەر هێزێک لە هێزەکەی کە ئەخوێنی هەر هێزە لە هێزەکەی کە محاولش کاندنیەکە بەڵام کە بەری کوردستانی دروست بوو ئەزممونێکی باشە سەرەکەی ڕاپەڕین بە دوای هات یعنی بیخەبەرچای خۆ دەگەن بەری کوردستانی نەبووە هێزەکانی کوردستانییان نەگرتایە ڕاپەڕین بەم شێوە دروست نەبوو کە وەرچەرخانی مێژووی بوو کوردی لە قۆناغێک و بردە قۆناغێکیکە ئەمە ئەوە دوو سەبارەت بە تیمی کورد ئیشوکارە لەگەڵ بەغایە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس کە کورد بوونەوە بە یەکتیم باسی ئەو دە ساڵی ناوەڕاز ناکەین کە بەداخەوە شەڕی براکوژی و ئەزمونەتاڵی کە دروستی کە لە 94 بوونەوە 4 ساڵ بەڵام هەم قات و قڕیژ بوو و 8 ساڵ 10 ساڵی پێشوو هەم شەڕی براکوژیشی تیا بوو ئەزمونەکە زۆر تاڵ و تفتەوەی کە لەو تەمەنەیە هەرزەکار بوو بێ یا گەنج بوو بێ یان کاری ڕۆژنامەوانی کردوێ ئەزانێت کە چەند تاڵ بە خوێنی کورد بەدەستی کورد ڕژانیانی تاوانێکە لێخۆشببوونی نییە دوای ئەوە هەم دیسان قۆناغێکی کە کورد دەستی پێکردەوە کە هێزە کوردەکان بە یەکدەنگ چوونە بەغا لە ماوەی 2005 بۆ 2012 زۆرترین دەستکەوتی کوردی لە تاریخی کووردا لە مێژوو کووردا
لەو حەوت ساڵەیە کە تیمی کوردی لە بەغا بوون مامجرا سەر و کۆمار بووە بە درێژایی 80 ساڵ تەمەنی باڵێن کورد یعنی باڵین حرەکەی کوردی مێژووی کوردی بەقەدەر ئەو حەوت ساڵە دەستکەوتی بەدەست نەهاتوو لە هەموو بوارەکانە لە هەموو سێکتەرەکانی ژیانە ئەمە ئەزمموی یەکدەنگی کووردا ئێمە بەداخەوە وڵێمانی لەپڕ کێوی ئەم پەیوەندیانە جاری وایە ئاڵۆزە بێت بابەتە گێتە پێشەوە دوسێ ڕوومانە فرێدێتە ناو ساحەکەەوە ئەمە قمبەی هێنا ئەتوانین بڵێ قمبەی مەشغوڵکردنی خەڵکە ڕاستە بۆمبی دەنگین بەڵام تۆ شپرزایەت خەڵک گوێ قوڵاخی بێت ئەم بۆمبە دەنگیانە وات لی ئەکا کە لە کارەساتە گەورەکە بێ ئاگابیت دوورکەویتەوە ئەمە سیاستکردنیی خراپە ئەوەی کە ئێمە لێر و لێوێ ممارەسیەکەین ڕاستە ئێستا قۆناغێکی ئابووری بەدەستی کەستمان نییە نرخی نەوت لە هەر شوێنێکە لە وڵاتی ئێمەیە بە تایبەتی لە جیانە نرخی نەوت داوەزی ئابووری کوردستان ڕوو لە نشێوی و ڕوو لە هەورازێکی خراپەکە نرخی نەوت بەرز بێتەوە ئابووری کوردستان باشە بێت ئەمە ئەتوان بڵێم هاوکێشیەکی پێکەوەیە بەڵام کۆدەنگی و یەکدەستی شەوێ بۆ چارەسەر بۆ خەم خواردن بێگومان یعنی مناقەشەکانمان لە ئاستی چارەسەری گرفتەکان نابێ نەک لە سەر دروستکردنی گرفتی تر بۆ سەر گرفتەکان ئێمە کورد لەم هەرێمای ئەو کێشەی کە هەمانە کێشی زۆر گەورە تەنها کێشە ئابوووریەکەیە ئەجنا ئەگەر تۆ بتەوێت دەسەڵات قۆڕخکەی بەسەر لە دەستی خۆتا هیچێزێک ئەوە قبول ناکە بۆ لەبەرەوەی هەر بە عقڵیەتی شۆڕژگێڕی ئێمەی کورد کە هاتوین خەبات کراوە بەم شێوەیە هەرێمی کوردستان دروست بووە بە خوێنی خەڵک دروست بووە خوێنی پێشمەرگە و ئەنفال و ئاواری و ڕوو سووتانی 4500 کون کە هەموو کەسێک مافی خۆی لەم کوردستانە هەیە کە خاوەنی ماف بێسە کە خاوەنی موچە بێت کە تۆ داوای موچەش خۆش دەکەی داوایکی شەرعیە داوای شتێکی بەدەر لە دەسەڵات ناکەی کە دابینی موشەکەت بۆ بکە موشی حەقی خۆتە بەڵام لێرەیە کۆمەڵە کێشی ئابووری وای کردووە کە کێشی سیاسی بەدواوە بێت ئێمە وا هەستەکەین کە ئەو کێشانی کە لەم ماوەی ئەخیرە دروست بوو بە تایبەتی لە مانگی ماگونی پێشووە بە تایبەتی کە هەندێک کێشیان پێویستی نەئەکرد بێتە ناو بواری باڵین قەیران و قەیرانەکەت بۆ بخورفێنێ ئەمە کێشەیە کە لایەنێک دروستی ئەکا بۆ ئەوی کە خۆی لە کێشە گەورەکە بزێت بەڵام ئەگەر بێت و بە یەک تیم لەسەر مێزێکی ئاواهی هەموو نەتەکان هەموو برادەرەکان کە دوێنێ لە شاق پێکەوە بوون یەک دوژمنیان هەبوو ئێسش کە کێشەگێتە پێشەوە دابنیشن پێکەوە باڵن چارەسەری کێشەکە بکەن نەک ئاڵۆزی کێشەکە بکەن ئەو کێشانی ئێمەش چارەسەرەکرێت ئێمە وڵاتێکی دەوڵەمەنین هەرێمێکین هەموو شتێک لەخوا بەزیاد بیان ئەوەی کە پێوترێ ماوەدی تەبیعی هەموو شتێک لە ئاو و لە خۆڕ و لە هەوا و لە نەوت و لە غاز و هەموو شتێکمان هەیە بەڵام سێرەکەی لەگەڵەوەشە دواکەوتوترین و هەژارترین دەوڵەتی بۆچی کەواتە تو سێرەکەی بیر لە بێتر کاتی ئەوە هاتوو بیر لەوە بکەینەوە کە بۆچی ئێمە بە سروشت خی گەورە بە دەوڵەمەنی دروستی کردوین خوڵقاندوینی بەڵام کە دەستەکەین بە گیرفانی خۆمانە هەمومان سێرەکەین پێویستمان بە موچەشمان بۆ دابین ناکرێت پێویستمان بە ڕەفاهەتی ژیانە پێویستمان بە دابینکردنی ئەوەی کە پێوترە زمانی ئیجتیماعی و خەڵی بابڕین دابینکردنی بیمەی بێکار ئەو شتانی کە لە دەوڵەتی دنیاە هەیە ئێمە هیچ ئەمانەمان نییە کەواتە کێشەیەکمان هەبووە ئێمە نەمانتوانیوە یەک تەبابی نەبینی خۆمانە دوو نەمانتوانیوە ئەو سەروەت و سامانی کە هەمانە بە عقلی خۆمان بە عقلێکی برایانە دابەشیکەین نەک ئەوەی کە دەوڵەمەند بێت و هەژاری زۆر هەژار بێ ینی ئێستا توانم بڵێم وای لێ هاتووە کە لە هەرێمی کوردستانە چینێک زۆر چووەتە سەری سەرەوە بەڵام چینێک زۆر هاتوۆتە خوارەوە ئەمە سروشتی سەرمایەداریەکی زۆر نایەکسانی بەخۆوە بینێ بۆیە لێرەیە هەموو لایەنەکان هەموو خەڵک پێویستەکان کە دابنیشین بیر لۆ بکەینەوە ئێمە ئەکرێت چارەسەری ئەم کێشانی خۆمان بکەین بۆچی ئێمە دوژمنایەتی یەکترەکەین چەند ساڵە بەباشی هاتووە هەرێمەکەمان دەوڵەمەنە هەرێمێکی باشە کێشیتیانە بووە خەڵک بە ڕەفاهەت ژیاوە خەڵک خانووی کردووە ماڵی کردووە بازرگانی کردووە بەڵام ئێستا بۆچی ئەگەر ئاواهی بێت لە پاشە کشیەکە بین کەواتە کاتی ئەوە هاتووە عەقڵ لێرەیە با بکەین بە سەیدیمە ئەو مووقفەی کە پێویستمان پێ بێ نەک ئەوەی کە لە ناخمانە هەیە لێرە و لەوێ تۆ ئەگەر 10 ساڵ لەمە پێش قسەیەکت لە حیزبێک بیست بێت ئێستا هەستی بۆی دروستکەیتەوە بۆی ببرژێنیتەوە با بڵین جارێکە دروستیکەیتەوە ئەهێنیتەوە هەتاوەکو وا لێ بکە خەڵک خەوێت دەستی لەسەر دڵی بێ هاکە نەتەقێتەوە هاکە زۆرفێنێتە پێش ئەگەر لە هەموو ئەو قۆناغانەدا کە سەرۆک مامجەلال ڕۆحی شاد بێ لە ناومانە بوو هەڵوێستەکانی سەرۆک مامجەلال بینینەوە بەرچاو هەمیشە هەوێنی ئاشتەوایی و هەوێنی نەهێشتنی گرژی و ئاڵۆزیەکان وە کوژێنەرەوەی ئاگرە مەترسیدارەکان بوو هەم لەسەر هاوڵاتیان هەم لەسەر هێز و لایەنە سیاسی کوردیەکان کە سەرۆک مامجەلال نامێنێ گرژەکان دەمێنن بەردەوامە بن و یەک لەسەر یەک کەڵەکە بن ئێستا ڕوو بکرێتە شێ یعنی
ئەو مەتااتیەتە لە داواکردن چۆن چارەسەر بکەین. ئێمە هەر دەڵین با یەکێتی وا بکە، با پارتی وا بکە، با گۆڕان وا بکە، بەڵام پێشتر هەمووی دەوێت با سەبەت مام جەلال وا بکە. ڕاستە مام جەلال ڕۆحی شاد لە ناومانە نەماوە، بەڵام خۆ ئەو ڕێبازی کە ئەو پەیڕەوی ئەکرد ماوە، یعنی کە گرژیەک دروست دەبوو خۆی جانی خۆی قسە سەردەستی خۆی بە ئۆتۆمبیلێک سەرەکەوت هەتاوەکو پیرمام و هەتاوەکو سەلاحەدین وەستا بجوو کەسیشی ناکە هەرچەند ژانێکەوتە مەترسیەوە بۆ لەبەرەوەی کە هەموو جارێکی وت ئەیوت میلەتەکەم لە خۆم بەلاوە مهمترە. ئەم تیۆرە بە جوملەیەک بەڕستەیەک خەڵک لە تاکە کەسەکان گرنگترە. سەردەمی شاخ کۆمەڵی سەرکردی قارەمان هەبوون، یادیان بەخێر جەنابی مام جەلال، کاک نووشیروان، عەبدوڵڵا ئۆجالان، ئەوانەیە ئێستا کەسیان لە ژیان نەماون. عەبدوڵڵا ئۆجالان جۆتا بینی لە ئیمرالیتون کراوە زیندانی کراوە. تاکە کەسێکە ماوە تۆ کاک مەسعودە، خەڵک هەمووی چاوی لە دەستی ئەوە کە دەوری سەرکردەیەک ببینێت، نەک سەرۆکی پارتی. چونکە ئێمە هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان نەمانوت و مام جەلال تەنها بۆ یەکێتیەکانە. گۆڕانەکان نەیانوت و هەریز ڕۆژە لە ڕۆژان کاک نووشیروان تەنها موچی گۆڕان، چوو ئەمانە سەرکردەی میلەتن. ئاپۆ ئێستا کەری زیندانیان سەرکردەیەکی کوردە کەس ناڵێ. کاک مەسعود ئەیتوانی ئەو دەورە ببینێت، ئێستاش ئەتوانێت ئەو دەورە ببینێت بەڕاستی، چونکە بەڕاستی سەرکردەکانی شاخ و سەرکردەکانی سەردەمی پەنجاکان و شەستەکان تەنها ئێستا کاک مەسعود ماوەتەوە، لە عەزیز محەممەدەوە، لە ئەتوانم بڵێم مەلا عوسمانی بزوتنەوەی ئیسلامیەوە، ئەو سەرکردانی کە ڕۆڵێکیان هەبووە کەسیان نەماون. شۆڕشیش بەدەست هاودەسەکرێ. ئێستا ئەمنەوەی لە تەمەنی ئێمان لە ئەوانەوە فێر بووین، ینی هەموو شتە باشەکان ئەتوان هەمومان فێرکردن و ئەشتوانن هەر خۆیان ئەو سەرکردانی کە ئێستا ماونەتەوە ئەتوان دنیا بکەن بە ئەو ئاگربارانی کە ئێستاتی خەڵک هەمووی لە مڵک و سەروەت و سامان و کێشوینی خۆی مسۆکردێت. بۆیە هەموو کەس، هەموو خەڵکی کوردستان، باشووری کوردستان، پارچەکانی تری کوردستانیش ئێستا حەزەکەن باشوور نمونەیەکی حکومداری بێت. ئەم حکومداریە هەمووی لە ئاستێکای بێ، هەموو یەکسان بێ، نەک ئەوەی کۆمەڵە پچەوسێنێت و نەک ئەوەی کە خەڵک نەتوانێت لەسەر مێزی دانوستان و ینی بۆ دانیشتنێک سێ چوار جار هەڵوەشێتەوە بۆ یعنی هەمووی کێشە دروست دەکات. تقریبا ینی وای لاتوو ئێستاکە کە دانیشتنی حیزب و حیزب دانیشتنی لایەن و لایەن لە ناو پەرلەمان لە دەرەوە لە ناو حکوومەت کێشەیەکی دروست کردو بۆ خەڵک کە بازاڕەکە کاریگەریە بێت. دوژمنەکانت پێیان خۆشە، ینی تۆی سەگەگەر لە نزیک بوونەوەی بیت سێرەکەیت هەنێک لە دوژمنەکان کە دەوڵەتن و کە دەوڵەت مەدارن، ینی مشکلت بۆ دروستەکەن. کەواتە ئەمەی کورد ئەگەر خۆمان سەری خۆمان نەخورێنین بەڕاستی دوژمنیشمان زۆرە. ئێستا قۆناغی ئەوە هاتووە کە دوو حاڵت لە بەردەمی ئێمەیە هەیە، یان ئەوەیە خەڵکەکە بەخێوکەین، میلەتەکە بەخێوکەین بۆ شێوەیە کە شایستی ژیانێکی مۆدێرن بنە ساڵی 2020، یان ئەوەیە وەک ساڵانی 90ەکان چاوەڕی شەڕێکی براکوژی نەگریس بن کە لە هەر ڕۆژێکای بێت بخڵکێت و بقەومێت و ئەو کاتە دوژمنەکانیش پەمپی پیاکەن و ئاگری پیاکەن و ئەتوان بڵێم چەک و تەقەمەنیشمان بخۆڕایی هێرە. یعنی ئێمە ئەزمونمان هەیە لەوانەیە لە ساڵان 60ەکانەوە بە هەمان شێوە دوژمنی کورد ئەو کاتە بەختەوەرە کە هێزە کوردەکان بەر بنە گیانی یەکتر و لە یەکتر بکوژن لە یەکتر ئاوارە بکەن. بۆیە ئێستا کورد نەوەیەکی پێگەیشتووە، نەوەیەکی خوێنەوار ڕاستە بە عەقڵەتی شاخ ئێمە هاتینە خوارەوە و شۆڕشی شاخیش بووکە ڕاپەڕێنی دروست کرد، بەڵام ئێستا سەردەمی مۆدرنیتەیە. ئێستا ئەو خەڵکانی کە شت بەدەستن لە دەوڵەتە هەمویان کەسانی خوێنەوارن، هەمویان کەسان ئەزمموی دەروایان بینیوە، ئەزانن کە چی باشە و چی خراپە و چی وڵات بەرە و چی ئەڕوات بە چی باشە بێ و بە چی وێرانە بێ. ئەمە زۆر ناحەقیە گەر کەسێک بێت و لەم ڕاستیە خۆی بدسێتەوە کە پەنا بۆ دانوستان نەبات، پەنا بۆ خۆشبەختی میلەتەکەی نەبا، پەنا بۆ ئەوە نەباکە ئەمنەوەی کە ئێستا لە دایگە بێت بەختەوەر بژی بۆچی بەهاتیوی بەخێو بکرێت. کورد لە 60 لە 61ەوە هەتاوەکو ئێستا لە باشووری کوردستان بە بەردەوامی هەتیوەکەوێت، ژنی کورد بە بەردەوامی بێوەژ نەکەوێت. کەواتە تۆ کاتیەوە هاتووە کە 50 ساڵ بەسە 6 ساڵ بەسە، یعنی درێژترین تەمەنی شۆڕش ئێمە بەداخۆڵم ئێسش لە شۆڕشین بۆ لە بەروێشان نەگەشتنەوە ئاسی کە وەک دەوڵەت ئاڵایەکمان هەبێت، بەڵام خۆ ئەکرێت تر خەڵکەکە بەو شێوەیە بژین کە مستحقی ژیان بن، کە لە مستحقی ژیانیانی لە ئاسانترین مەرجەکانی ژیان بێبەش نەکرێت کە بوونی موچەیە، بوونی تەندروستێکی باشە، بوونی خوێندنێکی باشە، بوونی سەکەن و دانیشتنە لە شوێنێکی باشە، بۆی کە بتوانن کە سبێنە گەشتە تەمەنێکەوە بیمەیەکی هەبێت، بابن زمانێکی اجتماعی هەبێت. یعنی ئەمانە هەمووی مەرجی ئەوەی کە مرۆڤ بەپێ جارڕامی گردوونی مافی مرۆڤ ئەبێ بەم لیاقەتەوە با بڵێن هەڵسو و کەوتی لەگەڵ بکرێت، نەک ئەوەی مرۆڤ حسابی بۆ نەکرێت. بەڵام ئێمە ببینین لە هەرێمەکەمانە هەرێمێکی زۆر زۆر دەوڵەمەند کۆمەڵێک پێ بن بە ملیاردێر و کۆمەڵێک پێ بن بە ئاستی هەژاران کە لە ژۆلار کەمتر بێت. لە دوای ئەوەی کە
گرفتەکان بۆ دکتۆر عادل عەبدولمەهدی هاتنە پێش و حکوومەتەکەی دەستی لە کارکێشایەوە و خۆی دەستی لە کارکێشایەوە جۆرێک لە کۆبوونەوە و کۆدەنجی دروست کرا لە نێوان هێزە کوردەکانە ینی فراکسیۆنە کوردەکان لە سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە هێز و لایەنە سیاسەکان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبوونەوە جۆرێک لە کۆدەنجی نێوماڵی کورد دروست کرا کە هەموو تاچێک پێی دڵخۆش بوو بەڕاستی ئەوە بوو بەو جۆرەش هەر قسە لەگەڵ بەغدا کرا ئەوە بوو دوای ئەوەش دیسانەوە گرفت بۆ ئەمەش دروست بوو بە ئێستاشەوە کە وەفدی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا یعنی خەڵک دەستی لەسەر دڵێتی نازانێ ئایەکێتی ڕازیە بێ بەم جۆرە مامەڵاکرێ پارتی ڕازێ بێ بزوتنەوەی گۆڕان ڕازێ بێیان هێزەکانی تر ڕازێ بن ئەمەش دیسان و مشکلێکی ترێکە لەگەڵ ئێستا هەمانە لەگەڵ بەغدادا بەڵام دەمەوێت لەسەر ئەوە قسە بکەین ینی ئێستا وەفدێکی تر دیسان ئێوێ بچێتەوە بۆ بەغدا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانە هەڤاڵ قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی دەکات حکوومەتێکی نوێ لە بەغدا هەیە خوێندنەوە چییە پێ دوایە کە ئەم وەفدا و ئەو حکوومەتە نوێی بەغدا یعنی ئاسوویەک هەیە بۆ ئەوەی کە گرفتی خەڵکی هەرێمی کوردستان و موچە خۆران چارەسەر ببێ و ڕێکەوتنێک بێتە ئاراوە شتێکی لەو جۆرە دەبینی لە نێوان نیەتێکی وا دەبینی لە نێوان هەردوولایە ئارام سیاستکردن فەنی ممکناتە یعنی تۆ هەر شتێک ئەتوانی بەدەستبێنی لە سیاسەتا بێ بەدەستی بێنی جیاوازی لە بینی کەسێکی سیاست مەدار و کەسێکی ئاسایی ئەوەیە کە ئەم ناتوانێت بەرامبەرەکەی لە بەرامبەرەکەی وەرگێ بەڵام کەسی سیاسی ئەتوانێت وەریگرێ ئەمە جیاوازێکیەتی ئێمە کابینی پێش ئێستا عادل دۆستێکی دێرینی کورد بوو لە شاغ لەگەڵ ئێمە بەڵام نەمانتوانی بەکاری بێنین بەعکسەوە ینی کارێکی وامان کرد هێشتا ئەم کابینەکەی تەسلیم نەکردبوویەوە حکوومەتی کوردی پیرۆزبایی لە ئەڵتەرناتیڤەکەی کرد لە بەدیلەکەی کرد ئەمە ئیشکی خراپی کرد ینی هەم دۆستەکەشمان لە دەستدا هەم نەشتمانتوانی وای لێ بکەین کە کورد سوودی لێ وەرگێ ئێمە ئێستا ئەبێ سیاست بکەین لەم قۆناغەیە ئێستا کازمی ڕاستە مەسەلەن لە ڕۆژگارێکە لە سلێمانی بۆ کاری کردو ڕۆژنامەنووس بووە هاوتەمەنی ئێمە یان ئەتوانم بڵێم کەسێک نییە کە غەریب بێ بە بارودۆخی کوردی ئەوە زروفی ئێمە ئێستا ئەتوانم بڵێم هێشتا فەرمانبەری هەرێمی کوردستان موچی ساڵی تازی وەرنەگرتووە ئێمە شە ساڵی 2019 ئەم پیاوە هەست بە معاناتەکە بەڵام تۆ چۆن ئەتوانیت سیاستمەداری کورد چۆن ئەتوانێت هەڵس و کەوتی لەگەڵ بکە ڕاستە تیمەکەی ئەمە بۆ سێمین جارە یانێ بڕۆنەوە بەغا تیمەکە مانوو بوون بەڵام خۆ ئەبێ حکوومەتی کوردیش خۆ بێ سەرۆکایەتی هەرێمیش کۆمەڵێک مبادرە هەیە کۆمەڵی تەنازل هەیە کۆمەڵێک مەرج هەیە کە ئەوانش مەرجیان هەیە لەسەر بەکارهێنانی شێوازی نەوت و سەرفیاتی نەوت و گەڕانەوەی پارە و تەعاملکردن لەگەڵ سۆمۆ و لەگەڵ ئەم هەموو کێشەی ئەوانش یەکدنیا لایحەیەکی گەورە و گرانیان هەیە کە بەڵێ ئێوەش ئەوە جێبەجێ بکەن کە تۆ داوای پاری لە سەدا حەبەی داهاتی عێراقەکەی تۆ خۆشت داهاتت هەیە داهاتەکەت بە هیچ نەبێ بەغا ئاگای لە بەشی بێ ئێمە لە هەنی حاڵەتە حکوومەتی کوردی کەم تەرخەم بووە و بەتایبەتی ئەم کابینێش هەتاوەکو ئێستا من ئەزانم بڵێم کە ئەوەی کە عەرب پێڵە حوسنی نییە بەرامبەر بە حکوومەتی بەغا حوسنی نیی پیشان نەیەوە یعنی بۆچی تۆ هەموو جارێک لە ساحەبەی داهاتەکە ماگانە لیان وەرگری بەڵام خۆش نەشزانی کە داهاتی ناوخۆکەت چەنە نەزانین نەوتەکەت بە چەند ئەفرۆشی نەزانین چۆنت ناردۆتە دەرەوە ئەوانە پرسیارانە لە ئێمەکەن ئێمە ئەگەر بمانەوێت خەڵکی هەرێمی کوردستان بژی بە بەردەوامی یان کە ژیانێکی مسۆگەری هەبێت چونکە سیاستکردن بۆ ئەوەیە تۆ ڕەفاهەت بۆ خەڵکەکە دروستکەی خەڵکەکە لە قۆناغێک کۆبەریتە قۆناغێکی باشتر و گونجاوتر و شایستە کە تۆ نتوانانی ئەمە بکەی کەواتە سیاستەکەت فەشەلیەنا کە سیاستیش فەشەل بێنێ ئەوە تابینی خەڵک یێتە سەر جادە ئەڕژێوەکەوەی کە لە ئەمڕۆ لە دهۆکە خەڵکاتۆتە سەر جادۆکە ڕێگەشی نەدراوە کە هیچ نەبێ چۆنی بای باڵی خۆی بات و ئەوی کە ناخیایەتی دەری بڕێ ئەمە تەراکماتی ئەم حاڵەتانەیە سیاستکردن بە شێوازێکی بێت کە تۆ مێزی دانوستان هەر نایە خۆی بەخۆیەتی شتێکە بەخشی شتێک وەرەگری تۆ گە سیاست مەدارێکی لێ هاتوو هەڵکەوتوبی ئەوەی کە وەری ئەگری ئەبێت لەوە زۆر زیاتر بێت کە ئی بەخشی ئێمەش کە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ بەغایە دانیشین حکوومەتی تازەیە کازمی کەسێک ئەتوانم بڵێم هەم خوێنەوارە هەم لەنەوەی ئەوانە نییە کە حکوومەتەکانی پێشویان بەکارێنەوە هەم لە جعفەری و هەم لە مالیکی و هەم لە عەبدولمەجید کوڕێکە گەنجە و مۆدێرن و بیرکردنەوەشی گەنجانێ بەڵام خۆ تۆ کە دانیشی لەگەڵی پێ دەڵێ وەرە بزانام داهاتی نەوتی ئێوە چەند بوو تۆ پێ بڵێ 0 دینار یا بڵێ 0 دۆلار ئەوژە کاتە 483 میلیارد دیناری خۆڕایی ناخاتە بەردەستی تۆ چونکە تۆ اتفاقت کردو ئێمە اتفاقمان لەگەڵ کردو یعنی با خەڵکی کوردستان هەموو ئەوە بزانن کە ڕاستە بەغای ئێمە ساتێ هەموو چاوەکان لەسەر بەغایە ڕۆژگارێک بوو بەغا دراوسەیەکی خراپ بەڵام ساتی هەموو چاوەکان لەسەر بەغایە و خەڵک و مۆزف و فەرمانبەر و شەقام و بازاری کوردستان هەمووی ئەگەر بەغا نەبێت بەم شێوازی کە ئێمە ئێستا بینین ئەم معاناتە دووقات زیاکە بۆیە کە تۆش لەگەڵ بەغا دانیشی داوای دانوستان و گفتوگۆی لێەکەیت و ئەوش پرسیاری هەیە بزن بە وەڵامی پرسیارەکانی بەرەوە
ئەو هەموو واریداتشمان هەیە ئێمە لێرە و لێ ڕاستی چەند مایەکە بەهۆی ئەم حاڵەتەوە توان بڵێم واریدات و داهات کەمی کردووە بەڵام خۆ شانزمانی پێشوو براوەتە دەرەوە ئەتۆگەر ئەبێت کە وەفد ئەڕاتە بەغا لەگەڵان قسە بکەێ من لەو باوەڕام وەفتش ئەتوانم بڵێم ئێستا وردە هەنێک خاڵی باش چۆتە پێشەوە بەرەو ئیمزاکردنی پەیمان نامەیەک نزیک ئەبینەوە ئێمە و ئەوانیان ڕێککەوتن نامەیە دۆکو ناژڕێت دوو دەوڵەت بەڵام وەکو دوو دراوسێ ئەتوانین بڵێم هەڵسوکەتی باش بەڵام بۆ پێشتریش ئێمە ڕێککەوتنێکمان لەگەڵ بەغایە کردبوو کە ڕۆژانە 250,000 بەرمیل بڕاتە دەرەوە سۆم و ئاگاداری پارێکی بڕاتەوە سنووقی بەڵام ئەیکووە ئێمە ئەوەمان نەکرد بۆ ئێستا سەرەکی کێشەکانی ئێمە ڕۆژ بە ڕۆژ کێشە ئابوووریەکانمان بەتایبەتی زیاتر ئەبێت کێشی ئابووریش چی لەکەوێتەوە کێشی سیاسی لەکەوێتەوە ئەوەی کە ئێمە و بەغا ئێستاتێ ئەتوانم بڵێم دابڕانێک دروست بوو ئەم دابڕانش ئەگەر بێت و زوو سیاست مەداری کورد چارەسەری نەکا کێ باجەکی ئەیە شەقامی کوردی باجەکەی یا وەکۆی کە ئەمڕۆ بینیمان فەرمانبەر و مۆزەف و مامۆستایانە سەرجار داوای موسی 5 مانگی فەوتاوی ساڵەکە زۆر سپاس دەکەم بە ڕێزکاروان ئەنوەر ڕۆژنامەنووس لە تەوەریەکەم لەگەڵ مابووی سپاس بۆ بەشداریکردن شوێکی کوردوەرەگرم و بۆ تەوەری دووەمە گەڕێم وڵات. جاری تر سڵاوتان لێبێ لە تەوەری دووەم داباسی دۆخی بازاڕی و زەوابووری گیانەکەین بە میوانداری بەڕێز هاوڕێلەتیڤ مامۆستای زانکۆ کاگاوڕێ بەخێر بێی سواس کاگاوڕێ ئێستا کە سەیری نرخی نەوتم کرد $32.84 بوو یعنی شتێک زیادی کردو لەم یەک دوو ڕۆژەیە ئاماژەیە بۆ باشتربوونی بازاڕی وزە یان شتی ترماوە مبادراتی ترماوە زۆر سپاس بۆ بەڕێزی کاکاران سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بە دڵنیاییەوە ئەم هەفتەیە هەفتەیەکی جێگیر بوو تا ڕادێک بۆ نرخەکانی نەوت بۆ سێکتەری وزە لە بازاڕن نەدۆڵەتەکانە لە هەموو دنیاە لە ڕاستیە بۆیە ئەم نرخە جێگیری ئەم هەفتەیە ئاماژەیەکی باش بوو تا ڕادێک بۆ بازاڕەکان تا ڕادێک بژانەوەیەکی بەرچاو هەرچەندێک کەمی بەخۆیەوە بینیوە ئێمە سەرڕای ئەوەی کە ئەبێ چاودێری بارودۆخە ئابوووریەکە بکەین چاودێری بازاڕن نێودوڵەتیەکان بکەین ئەبێ چاوێکشمان لەسەر لایەنی تەندروستی بێ لە ڕاستیە چونکە ڕاستەوخۆ هەموو ئەم گۆڕانکاریانی کە بەسەر بازاڕ و بەسەر ئابووری نێودوڵەتی هاتووە ڕاستەوخۆ لەژێر کاریگەری یاخود دەرئەنجامی ئەو بارودۆخە نەخوازراوە تەندروستیە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە بۆیە بەگشتی لەبەر ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا
ئاماژەکانی یاخود مەترسیەکانی وردەوردە لەسەر ئاستی جیهان کەمەوە بۆ وردەوردە بازاڕەکانیش بۆ خۆی بەرەو ئاستێکی تا ڕادەیەک باشتر ئەڕوا ئەگەر تەماشا بکەن مەسەلەن لەم هەفتەی ڕابردووە تەنیا لە هەفتەی ڕابردووە وڵاتی سین بە ڕێژەی لە 1.6 کارخانەکان و هەموو مەسانعەکانی بەرهەمێنانی بەروبوومە پیشەسازی و بازرگانیەکانی کە خستۆتەوە کار بۆ خۆی ئەمە ڕاستەوخۆ تەسیری لەسەر ئەم گۆڕانکاریە هەیە کە ئەم هەفتەی دروست کردووە کە بە هەفتەی جێگیری نرخەکانی نەوت ناوەبرێ لە ڕاستیە بۆیە بەگشتی کاگارم ئەوەی کە ئێستا ڕوئەیە لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتیە وە گوتمان ڕاستەوخۆ پەیوەندێکی تەواوی لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنای هەیە بۆیە ڤایرۆسی کۆرۆنا خۆشبەختانە وردەوردە کەم ئەبێتەوە هەرچەندێ ئێستا چەندین ڕێککەوتنی بازرگانی چەندین ڕێککەوتنی ئابووری لەسەر ئاستی بازاڕە نێودەوڵەتیەکان ئەنجام بدرێن مەسەلەن ئۆپیک ڕێکخراوی ئۆپیک تەماشاکی بە یارمەتی ئەمریکا ئەو هەنگاوانە بکەین کە ئێستا ئۆپیک پلس و وڵاتانی هەناردەکاری نەوت وڵاتە زلهێزەکانی هەناردەکاری نەوت جارێ ئەمریکا خۆی لە کەمکردنەوەی هەناردەی نەوت نەداوە بەڵام چاوی لەسەرەوەی ڕووسیا وڵاتانی کەندا و کار لەسەر کەمکردنەوەی هەناردەی نەوت بکەن ئەو معادلانە ئێستا چۆنن کەگارم طبعاً تقریبا ئەمە چەند لایەنێکە باس کرد مەسەلەن ئەمریکا بۆ خۆی بەجیا ئۆپیک بەجیا بۆ خۆی سعودیا هەموو ئەمانە ئیمارات بەجیا کویت بەجیا هەموو ئەمانە تقریبا لە چوارچێوەی ئابووری نێودەوڵەتیە چەندین وەگوتم ڕێککەوتنی بازرگانی و ڕێککەوتنی ئابووری هەیە مەسەلەن ئەمریکا بۆ خۆی وەکو جەمسەرێکی گەورە لەم بارودۆخە ئابووری نوێی جیهانە بۆ خۆی نزیکی 75 ملیۆن بەرمیل نەوتی احتیاط کردووە لە عەمبارەکانی خۆیان سەرڕای ئەو 75 ملیۆن بەرمیلە 75 ملیۆن بەرمیل نەوتی تری وەکو احتیاطی استراتیژی داناوە کەواتە بۆ خۆی ئەمە گەورەترین ئەتوانی بڵێ گەورەترین دەستپێشخەری ئابووری کردووە گەورەترین احتیاطی مستقبلی بۆ خۆی داناوە یعنی ئەم بیری لە مستقبل کردوێتەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەم بارودۆخەی بۆ خۆی ئیستیغلال کردووە لە بەرژەوەندی خۆیان هەر کاتێک بێوێت ئەتوانێت ئەم بارودۆخە لە بەرژەوەندی خۆی ئاراستە بکە بە پێی بەدیهێنانی ئامانجەکان و ئەو بەرنامەی کە بۆی ئەمریکا سوودی لە دابەزەی نرخی نەوت و کۆرۆنا بینیوە کاگارام لەوەی ئەمە قسەیەکی سەیری بێت تا ڕادەیەک بەڵام بە دڵنیاییەوە من یەک معادلەیەکی گرنگە بۆ باسکەم لە هەشتاکانی سەدەی ڕابردووە وڵاتی ئەڵمانیا یەکێک بوو لە وڵاتانی کە گەورەترین سوودی لە دابەزینی بازارەکانی دنیاە وەرگرت ئەمەش بۆ خۆی گەورەترین غەرقی اقتصادی کرد لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتیە هەرچی بەروبوومەکانی خۆی هەبوو خستێ بازارەوە لە پێنا ئەوەی نرخی بازار دابەزی کاتێککە نرخی بازار دابەزی ڕاستەوخۆ هەموو ئەو بەروبوومە پیشەسازیانە ئەو بەروبوومە بازرگانەکان هەموو دراوە گرانبەهاکان دراوی بیانی هەموو ئاڵتون و ئەڵماسەکان لە بازارە نێودەوڵەتەکانە بۆ خۆی کڕێ و گەورەترین غەرقی اقتصادی کرد ڕاستە ئەمە ئەمریکا دەستی نەبووە لە دروستکردنی ئەم ڤایرۆسیا وەکو باسەکرێت ئەمە حقیقەتی شەبێگومان بەڵام بەگشتی ئەمریکا ئەم بارودۆخەی تا ڕادێک ئەتوانین بڵێن بۆ خۆی قۆستۆتەوە بەوەی کە هەموو ئەمبارەکانی هەموو کارگە و مەسانعەکانی بۆ خۆی بیری ئەتوانین بڵێن چەند مانگی داهات و چەند ساڵی داهاتوش بۆ خۆی احتیاتی نەوتی خۆی خستووە هەمومان نەزانین ئەو قسەیە دەکرا یعنی کە کۆمپانیا گەورەکانی بەرهەمهێنانی وزەی ئەمریکی زیانی گەورەیان بەرکەوتوە بۆیە ئەمریکا یعنی فشار لەسەر وڵاتانی کەندا و رووسیا سعودیە دروست دەکا بۆی کە نرخی نەوت بەرز بێتەوە بووی کۆمپانیەکانی سوود ببینن ئەم معادلەیە چۆنێ ئەگەر ئەمریکا لەلایەکەوە ئەم هەموو سوودە ئابووری بینیوە بە تایبەتی لە خەزنکردنی وزە لە نەوت ئەی ئەم معادلەی تریان کە داڕمانی کۆمپانیان نەوتیەکانێتی ئەمە چۆن کاگارە معادلەیەکی زۆر گرنگ هەیە لە ئەمریکایە معادلەیەکی اقتصادیە بە تایبەتی ئەوانەیە کە بیر بۆ سیاسەتی ئەمریکاکەنەوە ئەڵێ ئایا بەرژەوەندەکانمان لە سەقامگیریە بەدیدێت یاخود لە ناسەقامگیریە تۆ تەماشا بکەم بەرژەوەندەکانی ئەمریکا لە حاڵەتی سەقامگیریە بەدیدێت وەکەوەی کە ئێستا لە سعودیا هەیە وەکەوەی کە ئێستا لە دووبای هەیە وەکەوەی کە ئێستا لە وڵاتانی ئەوروپیا ئەمە بۆ خۆی لە سەقامگیریە بەرژەوەندەکانی ئەمریکا بە هەمان شێوە لە ناسەقامگیریشا بەدیێت لەو کاتانی وەکو عێراق کە جەنگی تیا لە سووریا لە لیبیا لەم وڵاتە عەرەبیانی کە شۆڕشی عەرەبی و بەهاری عەرەبی تیاتەوە مارکرد لە چەند ساڵی ڕابردووە کەواتە بەگشتی لە ئەمریکایە حساب بۆ هەموو بارودۆخەکانەکرێت مەسەلەن ئەمریکا لەگەڵ ئەوەی کە زیانی بەر کۆمپانیا گەورەکانی کەوتووە زیان بەر کۆمپانیا زەبەلەحەکانی کەوتووە کە زیاتر لە دەیان تریلیۆن دۆلار ڕاستەوخۆ تەسیری لەسەر کۆمپانیەکانی هەبووە بۆ خۆی ئەمریکا ئەمەی نەیهێشتۆ بە سەریات هێپەڕێنە بۆ خۆی کاگارام ئەمە زیانە هەموو کۆمپانیەکانی ئەکسۆنمۆبیل ئەوانەیە کە ئیستیسماری نەوتەکەن لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کۆمپانیا بەناوبانگەکانیان
هەموو ئەمانە قازانجی ڕۆژانەیان نەکرد تۆ تەماشا بکە لە چەند مانگ و لە چەند ساڵی ڕابردووە ڕێژەی گەشەی ئابووری لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەشتە نزیکەی حەوت گەشتە نزیکەی هەشت کە ڕاستی ئەمە گەورەترین گەشەی ئابووری تۆمار کردووە لە پڕێکە کاتێک کە بازاری ئابووری تووشی شۆک بوو بازاری وزە لە ڕاستیا تووشی شۆک بوو ڕاستەخۆ چێ زەرمەند دەبێت ئەمریکا زەرمەند دەبێت بۆ لە بەرەوەی ئەمریکا بەرهەمێنەری هەموو ئەو کەلوپەلانەیە لە بازارەکانە بوونی هەیە تۆ تەماشا بکە لە هەرێمی کوردستانە هەرچی سیارەکانەگری هەرچی مۆبایلەکانەگری هەرچی لاپتۆپ و هەموو بەرهەمە تەکنۆلۆژی و بەرهەمە پیشەسازیەکانەگری بەشێکی هەرە زۆری ئەمریکیە لە ڕاستیە بۆ زیانەکە ئەمریکا بۆ مەسانعەکان و کارگەکانی تووشی زیانە بێ لە بەرەوەی ئینتاجی کەم بێتەوە لە بەرەوەی بەرهەمی کەمە بێتەوە ڕاستەخۆ ئەمریکا زیان لەم بارودۆخاکە و لەگەڵ هەموو ئەمانەشە لایەنێکی تریشمانێ ئەمریکا نایەوێت تەنیا و تەنیا زیان بکە ئەوێ بارودۆخەکانیش بە جۆرێک لە جۆرەکان بۆ خۆی بقۆزیێتەوە چانس لە بارودۆخەکان وەرگێ کاگەرە معادلەیەکی اقتصادی زۆر گرنگە لەگەڵ هەموو داڕوخانەکانە دەرفەتەکانیش بوونی هەیە تۆ تەماشا بکە کاتێک کە داڕوخانێکی اقتصادی دروستە بێت لەگەڵ هەموو ئەمانەیە تەواو یعنی ئەمە یەکسانیە بە کۆتایی هاتنی ژیان یەکسانیە بە کۆتایی هاتنی مرۆڤایەتی ئافرین بۆ دەوڵەتانی کە بیرەکەنەوە چۆن سوود لەم دەرفەتە وەرەگرن لە ڕاستیە ئابووری بەچی پێشەکەوێت ئابووری بە قۆستنەوەی ئەم دەرفەتانە پێشەکەوێت بارودۆخێک دروست بووە ئەم بارودۆخە بە گشتی نرخی بەرەبوومە پیشەسازەکانی داگرتووە بە تایبەتی تەسیری ڕاستەخۆی لەسەر سێکتەری وزە دروست کردووە کاگەرام لە مێژووی مرۆڤایەتیە بە درێژایی مێژوو تا ئەم لەحظەیە نرخی نەوت نەگەشتۆتە ماینەس ئەمە لە ڕاستیان نرخی حەقیقی نەوت نییە هەمومان نەزانین منطقی نییە نرخی یەک بەرمیلی نەوت یەکسان بێ بە لەفەیەکی ماکدۆناڵ ئەمە حەقیقی نییە و ئەمە منطقی نییە لە ڕاستیە بۆیە بەگشتی کاتێککە ئەم بارودۆخە دروستە بێ ئەمریکا سوود لەم دەرفەتانە وەرەگرێت ئەپۆزێتەوە ئەم دەرفەتانە باشە زۆر باسی ئەمریکامان کرد ئەم هەفتەیە ناودنا هەفتەیەکی جێگر بۆ نرخی نەوت بەردەوام ئەبێ نرخی نەوت بەرز دەبێتەوە بەپێی بەبینینی ئەو ڕێکەوتنانی دیکە کە هەن کە یان ڕەنگە بچنە ئاراوە بچنە جێبەجێکردنەوە سەرڕای ڕێکەوتنی ئۆپیک پلاس کە ئەمریکا چاودێری ئەکا لە ڕاستیە ڕاستەخۆش تەسیری لەسەر ئەو بارودۆخە هەیە ڕاستەخۆ تەسیری لەسەر قەرارەکانی هەیە لەگەڵ هەموو ئەمانەشا سەرڕایەوەی کە ئێستا ئینتاجی نەوت ڕۆژانە کەم و کراوە لەگەڵ هەموو ئەمانەشە سعودیا و ئیمارات و کۆیت کە ئەمانە سێ دەوڵەتی گرنگن لە ڕاستیا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە ئەتوانین بڵێن زۆرترین ئینتاجی نەوتەکەن لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە سەرڕای ئەو ڕێکەوتنی ئۆپیک پلاس لەسەر و ئەوە شەوە ئەم سێ دەوڵەتە هاتوون ڕۆژانە ملیێنێک و 800,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کەمکەنەوە ئەمە هەر لەم ڕۆژانەوە لەو ڕۆژەوەی کە ڕێکەوتنەکە جێبەجێ بێت هەتا ئەو حاڵەتی کە ئیتر نرخینەوت بەجێگیری ئەمێتەوە کاگەرام ئەمە بۆ خۆی ڕاستەوخۆ تەسیری لەسەر بازاڕە بێت سەرڕای سعودیا و ئیمارات و کۆیت ئەم ڕۆژ ئێران بڕیاریەوە ڕۆژانە 700,000 بەرمیل نەوت کەم و کاتی ئینتاج لە ڕاستیە بۆ خۆی ئەمە ڕاستەوخۆ تەسیری لەسەر بازاڕە بێت بۆیە لێرەوە ئێمە هەموو شتێک لە اقتصادا چییە پەیوەندی بە خواست و خستنە ڕۆیە کاتێک خواز لەسەر بەرهەمێک زیاکات چیە بێت نرخەکەی بەرز ئەبێتەوە کاتێک کە خستنە ڕوو کەم ئەبێتەوە ڕاستەوخۆ هەر تەسیری لەسەر نرخەکەی ئەبێتەوە ئێستا لەبەر ئەوەی کە ئێستا لە ڕابردووە گوتمان ئەمبارەکانی بەشێک لە وڵاتەکانی دنیا وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو بەشێکی تر لە مەسانعەکانی ئیتحادی ئەوروپی یەکێتی ئەوروپا هەموو ئەمانە بۆ خۆیان احتیاطێکی باشی نەوتیان خستووە بەشێکی باش نەوت لە کۆگاکانی ئەم وڵاتانەیە بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە زۆرترین بەرهەمێنەری نەوتە لەگەڵ وڵاتی سینە بۆیە ئەم دەوڵەتانە کاتێککە احتیاطاتی خۆیان خستووە لەگەڵ هەموو ئەمانەشا ڕێکەوتنێکی گرنگەیە ئێران بەجیا سعودیا و ئیمارات و ئەمانەش بەجیا ڕاستەوخۆ تەسیریان جارێکتر لەسەر بازاڕە بێتەوە بۆیە بەگشتی ئەوەی کە پێشبینی ئەکرێت بەپێی پێشبینیەکانی ئاژانسی وزەی نێودوڵەتی بەپێی ڕێکخراوی بازرگانی نێودوڵەتی بەپێی بانکی جیهانی نێودوڵەتی ئەم هەفتەیەکی تا ڕادەیەک جێگیر ئەبێت بۆ نرخەکانی نەوت ئەگەر بێت و جارێکی تر لێشاوی تری ڤایرۆسی کۆرۆنا نایەت کاگەرام چەندێک گرنگە لەم بارودۆخەیە چاودێری بارودۆخە ئابوووریەکان بکەین وەک ئاماژەم پێکرد ئەبێ ئەوەنەش لە ڕاستیات چاودێری بارودۆخی تەندروستی بکەین چونکە ئەم بارودۆخە تەندروستی و بارودۆخە ئابوووریەکان تاو پەیوەندیان بەیەکەوە لە ساڵانی ڕابردووە پەیوەندیەکان پەیوەندی سیاسی و ئابووری بوو بەڵام ئێستا پەیوەندەکان چوونەتە قۆناغێکی تازەوە بۆم قۆناغی بازار پەیوەندیەکان بوون بە پەیوەندی ئابووری و پەیوەندی تەندروستی چونکە ڕاستەوخۆ پەیوەندی تەندروستیەکان یاخود بارودۆخە تەندروستیەکان تەسیری لەسەر بارودۆخە ئابووریەکانێ ئەگەر بێت و
بارودۆخی تەندروستی بەرەو باشتر بڕوە بە گرنتیەوە پێتەڵم نرخینەوت بە جێگیری ئەمێنێتەوە تا کۆتایی ساڵی 2021 تا کۆتایی ئەم ساڵ کە لە ساڵی 2020 بە دڵنیاییەوە نرخینەوت بەرز ئەبێتەوە بەرز ئەبێتەوە تا ڕادەی $40 بەرز ئەبێتەوە تا ڕادەی $45 لە 2021 ئەگەر 100% کارگەکانی دنیا کەوتنەوە کار بە دڵنیاییەوە ڕێژێکی بەرچاوی نرخەکان زیاتر بەرز بێتەوە چونکە ڕاستەخۆ پێت وایە بەرزترین نرخینەوت ئەگاتەوە چەند یعنی ئەوەی کە لە ساڵانی ڕابردووە هەبوو تاوەکو 2013 یعنی $100 تێپەڕان $112 و $80 و $20 تێپەڕان پێشبینی ئەکرێ ئەم نرخینەوت بگاتەوە ئەو دۆخەی ئەوسا یان پێت وایە لە $60 بۆ $65 ئەوەندەی کە خوێندنەوەت بۆی هەبێ کاکەرم لە ڕاستیە بارودۆخەکە زۆر قورسە یعنی ئەو فترەی کە لە ساڵی 2013 و لە ساڵی 2012 و لەو فترانەیە لەم دوو ساڵەیە کە بەرزترین ئاستی نرخ بوو گەیشتە $130 لە ڕاستیە ئەوە نرخی ئاڵتوونی نەوت بوو ئەمە ڕیکۆردێکی شکان کە بە درێژایی مێژوو نرخی نەوت وا بەرزە بووە ئەم ساڵیش بە تایبەتی لە مانگی 4 و 5 ڕیکۆردی جارێکی تر نرخینەوت بوو نرخینەوت وا دابەزیوە لەسەر ئاستی دنیا ئەوەی کە پەیوەندی بوو ڕێژە بەرزەی نرخەوە هەیە جارێکی تر لەسەر ئاستی بازاڕە نەوتیەکانەوە پەیوەندی بە خواستی نەوتەوە هەیە پەیوەندی بەو ڕێکەوتنە بازرگانیانەوە هەیە پەیوەندی بەو ئینتاجانەوە هەیە کە لە بازاڕەکان نابوونی هەیە پەیوەندی بە دەوڵەتی سینەوە هەیە پەیوەندی بە توانای ئەمریکاوە هەیە لە ڕاستیە پەیوەندی بە توانای سەرمایه‌داری و پەیوەندی بە هێزی سەرمایه‌داری وهەیە بۆیە لە ڕاستیە قورسە جارێک تا چەند ساڵێکی تریش پێشبینی ئەوە بکرێن نرخینەوت بچێتەوە ئاستە نەک هەر بۆ چەند ساڵێکی تر لە ڕاستیا قورسە جارێ بۆیە تا ئەم دوو ساڵە بە دڵنیاییەوە ئەگاتەوە نرخێکی بەرز بەڵام قورسە تهدیدی پێین لەبەر ئەوەی بارودۆخە تەندروستیەکە ڕاستەوخۆ تەسیریە بارودۆخی سیاسی لە ڕاستیا تەسیریە کێشە سیاسیەکان تەسیریانەیە تۆ تەماشا بکە ئێستا گەورەترین لە پێش کۆرۆنای لە ڕاستیا سیراع لە بینی ئەمریکا و رووسیا دروست بوو لە بینی پرسم یعنی لە پێش هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە بە نێودەوڵەتی بوونی کە پێشۆی بە هەتایشی نێودەوڵەتی ئەمریکا و چین هەم لە منافسەیەکی گەورەی ئابووریا بوون هەم نزیک لە ڕێکەوتنێکی ئابووری بوون لە نێوان هەردوو لایە دوای دۆخی کۆرۆنا ئەگەر پێشبینی بکەین 2021 دوای دۆخی کۆرۆنا بێ هەر کاتێکی دیکە ئەم منافسەی دوو قوت بە ئابووریە جیهانیە بەرەو چۆچێ کاگەرم لە ڕاستیە پێشبینی بۆ ئەو بارودۆخانە لە ڕاستیە ئاسان نییە ئەمە حەقیقەتێکی ئابووریە چونکە ئەوەی کە ئێستا بوونی هەیە نەک دنیا جیهان بەرەو دوو جەمسەری ئەڕوا بگرە بەرەو چەند جەمسەرێکی جیاوازان رووسیا خۆی بە جەمسەرێکی گەورەی ئابووری ئەزانێ سین خۆی بە جەمسەرێکی گەورەی ئابووری ئەزانێ تۆ تەماشا بکە یابان خۆی بە جەمسەرێکی گەورەی ئابووری ئەزانێ بۆیە جیهانی نوێ لە ڕاستیە جیهانی دوای کۆرۆنا لە ڕاستیە بەرەو جەمسەرگیریەکی تاو جیاواز ئەڕوا لەسەر ئاستی بازاڕی نێودەوڵەتیە بۆیە ئەوەی کە بوونی هەیە بە تەسەوری من لە بەرژەوەندی هیچ دەوڵەتێکانیە بارودۆخە ئابووریەکان تێک بچێت لە بەرژەوەندی ئابووری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان نییە منافەسەی نێوانیان کێبڕکێی ئابووری بگات بە ئاستێکە زیان بە بەرژەوەندەکانیان بگەێنێ بۆیە لە بەرژەوەندی سینیشانیە لە ڕاستیە بۆیە ئەم دەوڵەتانە هەر هەمویان ئەگەر بیانوێ بمێنەوە بیانوێ هەژمونی خۆیان هێز و توانای سەرمایه‌داری خۆیان زیاتر بسەپێنن بەسەر هەموو دنیایان لە ڕاستیا پێویستیان بەڕێکەوتنە چونکە جیهان لە ڕاستیا بەرگەی ئەوە ناگرێت جارێکی تر کێبڕکیەکان بچنە کێبڕکەی گەرمەوە چونکە ئەوەی کە ئێستا بوونی کێبڕکەی ئابووری زۆر تەبیعیە تا ئەم لەحزەیەش توانای ئابووری لە لای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە هەر چۆنێکی بێ بازاڕی سەرمایه‌داری بەو شێوەیە ئاراستاکە کە خۆی مەبەستی بێ و تا ئەم لەحزەیە بۆی چۆتە سەر بە دڵنیاییشەوە لە دوای کۆرۆنا و بەپی پێشبینیەکان توانای سەرمایه‌داری ئەمریکا 100% زیاتر یەک داتایە کە پێڵم کاگەرم زۆر بێنگە ڕێژەی سەرمایه‌داری لە هەموو دنیاە ڕێژەی وەبەرهێنان و ئیستیسماران لە هەموو دنیاە لە 124.7 بەدەست ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوەیە ئەوەی کە بەدەست وڵاتی سینەوەیە نزیکەی لە 107.6 تۆ تەماشای ئەم فەرقە زۆرە بکە یعنی بۆ خۆی ئەمریکا یەک لەسەر چواری هەموو زەوی ئیستیسماراتی هەموو زەوی بازاری هەموو زەوی کۆمپانیەکان و توانای بازرگانی هەموو زەوی بەدەستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بۆیە تا ئەم لەحزەیە هەر چۆنێکی بێ ئاراستەی بازار بۆ شێوازاکە و لە بەرژەوەندی خۆیان بێ باشە هەستانەوە سەرپێ و
تۆزێک بەهێز بوونەوەی ئابووری و وڵاتانی کە پشتیان بەنەوت بەستۆ بە تایبەتی باسی عێراق بکەین باسی هەرێمی کوردستان بکەین ئەم تا چەند قورسە و پێشببینی دوایە 2021 ئەم جۆرە لە گرفت بۆ ئابووری ئەو وڵاتانە هەر هەبێ یان شتێکی تر ئەو معادلانی کە هەن ئەو ڕێکەوتنانی کە هەن ڕەنگە دڵخۆشکەر بن بۆ 2021 جیاواز بن. کاگارام ئەوەی کە بەنسبەت عێراق و هەرێمی کوردستانەوە بەنسبەت وڵاتانی ڕێئیەوە کە پشت بە یەک سەرچاوی داهاتە بەستن کە بە تایبەتی نەوتە ئەمانە لە ڕاستیە لە هەموو لەحزەیەەکە ئەبێ چاوەڕێی مەترسی بکەنەوە. تۆ تەماشا بکە کاگەرم هەرچی سێکتەرەکانی دنیا هەیە هەرچی سێکتەرێک هەیە لە ناوخۆی وڵاتێکە هەموو ئەم سێکتەرانە بە سێکتەری نیشتیمانی هەژمارەکرێت جگە لە سێکتەری نەوت. یعنی تۆ سێکتەری سیارە بگری سێکتەری کشتتوکاڵ بگری سێکتەری بازرگانی بگری سێکتەری پیشەسازی بگری هەموو ئەم سێکتەرانە بەبێ جیاوازی ئەتوانی بڵێ ئەمە سێکتەری نیشتیمانیە بەڵام سێکتەری وزا نابێت بە سێکتەری نیشتیمانی بۆ لەبەر ئەوەی ئەم سێکتەرە نە نرخەکەی نە ئینتاجەکەی نەفرۆشتنەکەی هیچی لە ژێر دەسەڵاتی خۆتانی. تۆ تەماشا بکە کاگارە کاتێککە نرخی نەوت بەرزە بێتەوە ئێمە ڕێکەوتمان لەگە وڵاتی تورکیا و لەگە وڵاتی ئێران هەیە ئێمە ڕێکەوتمان لەگە وڵاتانی ئەوروپا هەیە. وڵاتی ئەوروپا گریمان وڵاتی تورکیا کاتێک ئێوێ نەوتەکە لە ئێمە بکرێتەوە وەکو عێراق باسەکەم سەرڕاوی کە ئێمە هەرێمێکین جارە باسی کوردستان ناکەین ئەڵێ نرخی نەوت بە $31 من ئەم نەوتت بە $25 لێکڕم. ئەمە نییە من بڵێ من بە توی نافرۆشم ئەڕۆم بۆ فرۆش یاری فرۆشم ئەمە ڕێکەوتنە لە ڕاستیە بۆیە تۆ ناچاری بیفرۆشی کەواتە ئەم نرخی نەوتە لە ژێر دەسەڵاتی خۆتانیە ئەم ئینتاجی نەوتە لە ژێر دەسەڵاتی خۆتانیە بۆیە هەموو کاتێک ئەم ئابوووریانەی کە بە ئابووری ڕێعی ناوەبرێن بە ئابوورێکی ناسەقامگیر بە ئابوورێکی لەرزۆک ئەناسیێن ئەمە بۆ دەوڵەتی چۆکو عێراق ئەمە بۆ دەوڵەتی چۆکو عێراق بۆ هەرێمی کوردستان دوو ئەوە مەترسیدارتر بێ ئەمە بۆ هەرێمی کوردستان ئەسڵان ئێمە ڕاستەوخۆ ڕاستە چەند ڕێکەوتنیکی بازرگانیمان هەبووە چەند ڕێکەوتنی کراوە حکوومەتی هەرێمی کوردستان لەم فترانی ڕابردووە لەم ساڵیان ڕابردووە لەگەڵ رووسیا و لەگەڵ تورکیاکە نەوتەکەی یاوە بە وڵاتی تورکیا تەماشاکەی یعنی ڕاستەوخۆ تەسیری خراپتری لەسەر ئێمە ناتوانین نەوتەکەی خۆمان ڕاستەوخۆ بفرۆشین ئێمە ناتوانین پارەکانی خۆمان ڕاستەوخۆ وەرگرین. تۆ تەماشا بکە تا ئێستا یەک داتایەک نییە لە هەرێمی کوردستان بڵێ مانگانە ئێمە ئەوەنە ئەنێرینە دەرەوە بەس ئەوەنە لەم فترەی پێشوا حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان کە ئێمە پابەندین بڕیارەکانی ئۆپیکە 26,000 بەرمیلە نازانم چەند هزار بەرمیلێکی ڕاگەیانەوە کە ئێمەشکەممان کردێتەوە هیچ کەسێک نازانێت لە هەرێمی کوردستانە چەندێ نەوت بە دقیقی ئەڕواتە دەرەوە ڕاستە وەزارەتی سامانە سروشتیەکان چەند هزار بەرمیل نەوتێک چەند ملیۆن بەرمیل نەوتێک ساڵانە ڕایگەیەنێ بەڵام بەگشتی ئەمە داتای حەقیقیە لە ڕاستیە تۆ چەندێک بە تەنکەرەنێتە دەرەوە بۆیە لە ڕاستیە کاک ئارام نەک بە وڵاتی عێراق کە سێکتەرەکە نابێت بە نیشتیمانیەوە جارێ بۆ هەرێمی کوردستان هەر زۆر قورسە ئەگەر بیتوانێت هەرێمی کوردستان بیناردایەتە دەرەوە نەوتەکەی ڕاستەوخۆ خۆی بیفرۆشتایە هەرگیز ناگەڕایە بۆ عێراق بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ جارێکی تر مەبەستێتی بگەڕێتەوە بۆ لای حکوومەتی عێراقی. باشە من سپاس دەکەم بە ڕێزا و ڕێلەتیف مامۆسای زانکۆ لە تەوەری دۆم لەگەڵمانە بووین. سپاس لەوەش کە بینەر بوون شاد بن و خواتان لەگەڵ.